قەیرانی هاوسەرگیری لە ئێران کاتێک بڕیارێکی ئینسانی دەبێتە مەترسیەکی ئابووری. ئاماری تازەی کە لەلایەن جێگری کاروباری گەنجان لە وەزارەتی وەرزش و لاوان بڵاو بووتەوە، ئاماژە بە بوونی زیاتر لە 18 ملیۆن و 775 هەزار کەس دەکات کە هەرگیز هاوسەرگیریان نەکردووە. ئەم ژمارەیە نیشانەیەکە لە قەیرانێکی قوڵتر کە سەرچاوەکەی دەگەڕێتەوە بۆ پێگاتەی ئابووری و کۆمەڵایەتی وڵات. پرسیاری سەرەکی ئەوەیە کە چی ڕوویداوە لە کۆمەڵگەی ئێراندا کە پێکهێنانی ژیانێکی ئاسایی و سربەخۆ بۆ ملیۆنان گەنج تا دێت سەخت و دژوارتر دەبێت. سینگڵبوون و هاوسەرگیری نەکردن خۆی لە خۆیدا نە تاوانە و نە کێشەی کۆمەڵایەتی. لە زۆرێک لە وڵاتانی جیهان کەسەکان بە سینگڵی دەژین و ئەمە بژاردێکی سروشتیە. بەڵام کێشەکە لەوە دەست پێ دەکات کە بەشێکی گەورەی کۆمەڵگە نەتوانێت ئەو هەڵبژاردنەی دەیەوێت بیکات. واتە گەنجێکی کە دەیەوێت هاوسەرگیری بکات بەڵام بەردۆخی ئابووری و کۆمەڵایەتی ڕێگەی پێنادات. کاتێک کەسێک کارێکی بەردەوام و جێگیری نییە، داهاتەکەی لەگەڵ تێچووەکانی ژیانیدا ناگونجێت. دەستڕاگەیشتنی بەخان و سەرپەنایەک ئەستەمە و ئاسووی ئابووری ڕوون نییە. بڕیارێکی وەکو هاوسەرگیری لە بژاردەیەکی سۆزداریەوە دەبێتە مەترسێکی گەورەی ئابووری. توێژینەوە ئابووریەکانی ژەم ڕاستیە پشڕاست دەکەنەوە لێکۆڵینەوەیەکی کە لە 28 پارێزگای ئێران لە نێوان ساڵانی 1383 بۆ 1393 هەتاویدا ئەنجام دراوە. دەری خستووەکە بەرزبوونەوەی هەڵاوسان و بێکاری هاوکات بۆ لەگەڵ بەرزبوونەوەی تەمەنی هاوسەرگیری ژنان و پیاوان. واتە هەرچەندە باری ئابووری خراپتر بوو بێت، هاوسەرگیری درەنگتر ڕوویداوە. لە ئاوە بارودۆخێکدا پرسیارگەلێکی بنەڕەتی دێنە ئاراوە. ئایا دەکرێت لە گەنجێکی کە کارێکی جێگیری نییە چاوەڕوانێکی ئەوەی لێ بکرێت خێزان پێک بێنێت؟ ئایا گەنجێکی کە تەنانەت توانایی بەکرێگرتنی خانوویەکی بچووکیشی نییە دەتوانێت بە دڵنیاییەوە بڕیار لەسەر هاوسەرگیری و منداڵبوون بدات؟ و ئایا کاتێک نرخی کەلوپەل و خان و بە بەردەوامی گۆڕانکاری بەسەردادێت دەکرێت بۆ دەیان 20 ساڵی داهاتوو پلان دابنرێت؟ لە نێوان هەموو هۆکارە ئابووریەکاندا خان و بەرە ڕەنگە گەورەترین کۆسب بێت. هاوسەرگیری واتە دەستپێکردنی ژیانێکی هاوبەش، بەڵام لە ئێرانی ئەمڕۆدا خانوو بووەتە کاڵایەکی سەرمایەی نەک پێداویستیەکی مرۆیی. کاتێک هاوسەرێکی گەنج ناچار دەبن بەشێکی زۆری داهاتەکان تەرخان بکەن بۆ کرێی خانوو، هیچ شتێک بۆ خۆراک، دەرمان، پەروەردە، گواستنەوە و منداڵبوون نامێنێتەوە. نرخی خانوو لە زۆربەی شارەکاندا چەندین بەرابەری داهاتی ساڵانەی گەنجێکە و ئەم جیاوازیە گەورەیە سربەخۆیی ئاووری کردووەتە خەونێکی وەدینە هاتوو. ئەم بارودۆخە ئاکامی چەندین ساڵ داڕشتنی سیاسەتی ناکارامە، نەبوونی شوێنی نیشتەجێبوونی کۆمەڵایەتی و کردنی زەوی بە باڵەخانەیە بە ئامڕازی قازانج بۆ تاقم و گروپێکی تایبەت. قەیرانی هاوسەرگیری تەنیا قەیرانی تێچووی ڕێوڕەسمەکان نییە، بەڵکو قەیرانی ئاسۆی داهاتوو. گەنجێکی کە نازانێت ساڵی داهاتوو کاری دەبێت یاخود نا چۆن دەتوانێت بڕیارێکی درێژخایەنی وەکو هاوسەرگیری بدات. گرێبەست یاخود گرێبەستە کاریە کاتیەکان موچەی زۆر نەزمتر لە ئاستی هەڵاوسان، نەبوونی ئەمنیەتی پیشەی، گەشەکردنی پیشە نافەرمی و ناسەقامگیرەکان و بێکاریەکی بەربڵاو لە نێوان گەنجانی خوێنەواردا هەمویان لە زومرەی ئەو هۆکارانن کە داهاتوو نادیار دەکەن. ئەم دۆخە بۆ چینە کەم داهاتەکان گەلێک دژوارترە. شوێنێکی کە تەنانەت دابینکردنی تێچوە سەرەتاییەکانی ژیانیان کارێکی ئاسان نییە، چ بگات بە پێکهێنانی خێزان. بۆ تێگەیشتن لەم قەیرانە ناکرێت ڕۆڵی پێکهاتەیی کۆماری ئیسلامی لە بەرچاو نەگیرێت. دەسەڵات دەیان ساڵ دەرفەتی هەبووە کە خانوبەرە و شوێنی نیشتەجێبوونی کۆمەڵایەتی پێویست دروست بکات، هەلی کاری جێگیر بۆ گەنجان دابین بکات، حەقدەست لەگەڵ تێچووی ژیاندا بگونجێنێت، سیستەمی دڵنیایی کۆمەڵایەتی بەربڵاوتر بکات، پەروەردە و دەرمانی گشتی بەهێز بکات و ئەمنیەتی ئابووری بنەماڵەکان زیاتر بکات. بەڵام ئەنجامی ئەمڕۆ نیشانی دەدات کە ئەم دەرفەتانە لە دەست دراون. گەنجێکی کە دەیەوێت سربەخۆ بێت ڕوبەڕووی کرێی خورز دەبێتەوە، کرێکارێکی کە دەیەوێت خێزان پێک بێنێت ڕوبەڕووی موچەی ناکافی دەبێتەوە، گەنجێکی خوێندەوار کە ساڵانێک دەرسی خوێندووە ڕوبەڕووی کاری کاتی و ناسەقامگیر دەبێتەوە و هەروەها ژن و شوویەکی کە دەیانەوێت منداڵیان هەبێت داهاتوویەکی ئابووری نادیار لە بەردەم خۆیاندا دەبینن.
ئەمە لە کاتێکدایە کە سیاسەتی فەرمی ساڵانێکە گەنجان بۆ هاوسەرگیری و منداڵبوون بانگێش دەکات. واقعیت ئەوەیە کە بەم جۆرە بانگێشکردنە بێناوەڕۆکانە گەنج هان نادرێت بۆ ئەوەی هاوسەرگیری بکات. بە قەرزە بچووکەکان ناتوانرێت قەیرانی پێگاتەی خانوبەرە چارەسەر بکرێت و بە ڕێنمایی ئەخلاقیش داهاتووی ئابووری هیچ خێزانێک گەرەنتی ناکرێت. کاتێک خانوو کاڵایەک بێت بۆ قازانجی سەرمایە، دەرمان و پەروەردە تێچوویەکی قورس بەسەر بەنەماڵەکاندا بسەپێنێت، کار و پیشەنا سەقامگیر بێت و حەقدەست لە تێچووی ژیان کەمتر بێت، تەنانەت تایبەترین بڕیاری مرۆڤ واتە هاوسەرگیری و پێکهێنانی خێزان دەکەوێتە ژێر کاریگەری پەیوەندی ئابووریەکانەوە. لە کۆتاییدا وەڵامدانەوە بەم پرسیارەی کە چی بەسەر ئابووری و کۆمەڵگەی ئێراندا هاتووە کە پێکهێنانی ژیانێکی ئاسایی و سربەخۆ بۆ ملوێنان گەنج بووەتە خەونێکی وەدینە هاتوو. بەناچار دەمانگەیەنێتە لێکۆڵینەوە لە پێکهاتەی دەسەڵاتی سیاسی لە ئێران. واقعیدەوەیە کە کۆماری ئیسلامی لە ماوەی دەیان ساڵدا سەروەت و سامانی ئەم کۆمەڵگایە و بەرهەمی کار و ڕەنجی ملوێنان مرۆڤی نەخستوەتە خزمەتی خۆشگوزەرانی گەشتی، گەشە پێدانی ئابووری، ڕەخساندنی هەلیکاری جێگیر یان دروستکردنی داهاتوێکی ئارام بۆ گەنجە. بەڵکو خستوێتە خزمەت ئەولەوێتیەکەوە کە هیچ پەیوەندیەکیشیان بە پێداویستی ڕاستەقینەکانی خەڵکەوە نییە. بەشێکی زۆری سەرچاوەکانی وڵات لە بەری وەبەرهێنان لە خانوبەرە و شوێنی نیشتەجێبوونی کۆمەڵایەتی، پەروەردە، دەرمان، دڵنیایی کۆمەڵایەتی و دروستکردنی ژێرخانەکانی بەرهەمهێنان لە پێناو میلیتاریزەکردنی کۆمەڵگا، بەرفراونکردنی دام و دەستگا ئەمنیەکان و سەرکوتی ناوخۆییدا بەکار هاتووە. دام و دەستگایەکی کە ئامانجی سەرێکیان نەک پاڵپشتیکردنی خەڵک بەڵکو کۆنتڕۆڵکردنی خەڵکان. لە پاڵەمەشدا تێچوویەکی ئێجگار زۆر تەرخان کراوە بۆ کردەوە و چالاکیەکان لە دەرەوەی سنوورەکان. ئەم سیاسەتانە نەتەنیا هیچ قازانجێکیان بۆ ژیانی ڕۆژانەی خەڵکی ئێران نەبووە، بەڵکو سەرچاوە گەلێکیان بە فیڕۆداوە کە دەکرا لە پێناو ڕەخساندنی هەلیکار، دروستکردنی خان و گەشەپێدانی خزمەتگوزاری کۆمەڵایەتیەکان و بەهێزکردنی داهاتووی ئابووری گەنجدا خەرج بکرێت. لە ناوخۆی وڵاتیشدا بەشێکی بەرچاو لە بودجەی گشتی بۆ دامەزراوە ئاینی تەبلیغاتی و ئایدۆلۆژیەکان تەرخان کراوە. دامەزراوە گەلێکی کە بە بودجەیەکی ئێجگار زۆرەوە لەبری بەرهەمهێنانی زانستیان خۆشگوزرانی، خەریکی بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی خورافات، کۆنتڕۆڵکردنی کللتور و واستە لە نوێ بەرهەمهێنانەوەی پێکهاتەکانی دەسەڵاتن. لە ئاوا بارودۆخێکیشدا سروشتیە کە کۆمەڵگەیەک بەو هەموو سەرچاوە و پۆتانسیێلەوە نەتوانێت پێداویستی سەرەتاییەکانی گەنجانی خۆی دابین بکات. کاتێک سەروەتی نیشتیمانی لە بری گەشەپێدانی ئابووری لە پێناو نیزامی گەری سەرکوت، پرۆژە دەرەکیەکان و دامەزراوە نابەرپرسیارەکاندا خارج دەکرێت. ئەنجامەکەی هیچی تر نییە جگە لە داڕمانی ئەمنیەتی ئابووری و ناسەقامگیری کۆمەڵایەتی. تا ئەو کاتەی ئەم پێکهاتەی دەسەڵات بەردەوام بێت و ئەولەوێتەکانی لەو چوارچێوەیەدا بسوڕێنێتەوە، ئەو بێبەشیە دژ مرۆڤیەی کە لەسەر شانی گەنجی ئێرانی قورسایی دەکات لا نابرێت. گەنجێکی کە دەیتوانی بەکار خان و ئەمنیەتی کۆمەڵایەتی و هیوا بەداهات و ژیانێکی سربەخۆ دروست بکات، لە ئاوا پێکهاتەیەکدا ناچارە خەونەی سادەی پێکهێنانی خێزان دوا بخات یان بە تەواوی لەبیر خۆی بباتەوە. هەر بەم هۆیەوە قەیرانی هاوسەرگیری لە ئێران ڕاستەوخۆ بەرهەمی سیاسەت و ئاراستە ئابووری و ئەمنیەکانی کۆماری ئیسلامیە تا ئەو کاتەی ئەم سیاسەتانە نەگۆڕدرێن وە سەروەت و سامانی وڵات لە بری خەرجکردنی بۆ کۆنتڕۆڵکردنی کۆمەڵگە و سەرکێشیەکانی دەرەوەی سنوور لە پێناو خۆشگوزەرانی خەڵکدا بەکار نەهێنرێت، ئیمکانی دروستکردنی ژیانێکی سربەخۆ و خاوەن کرامەت بۆ ملوێنان گەنجی ئێران هەروە بەدەستەبەر نابێت.